لە کاتژمێر حەوتی بەیانیەوە بەجلێکی تایبەت و ترازوویەکی دادپەروەری لە دەربەنیخانەوە بۆ سلێمانی بەڕێکۆز بووە. ئەم ژینگە پارێزە لەم ڕێگایەوە دەیەوێت سەرجەم ئەو کەسانەی کە تاوانیان کردووە بەرامبەر ژینگە بەر لێبردنی گشتی کەوتون سزا بدرێن. ئێمە خەڵکانێکین بەڕاستی لە ماوەی 8 ساڵی ڕابردووە هەموو ژیان و کاتی خۆمان داخان کردو بۆ کەسی ژینگە و بە دڵنیاییەوە دەڵێم ئێستاوان یعنی ڕێسەکان لێکردینەوە بە خوری وەکوگەوەی کە کورد دەڵێ واتە هێنایانە سەر سفر بەڵام ئێمە کۆڵمان دێ بەڕاستی هەندی سان ئێمە ڕێگەی دادگا دەکەینەوە بەر ئەو کەسانی کە تاوانی ژینگەی ئەنجام دەدەن دەبێت ڕوبەڕووی سزا بکرێنەوە و دەبێت دادپەروەری بۆ سروش بەدی بهێنرێ ئەوەی کە بەسەر شانی منەوەیە پێناسەی نادادپەروەری دەکات لە وڵاتە پێناسەی نادادپەروەری دەکات بەوەی کە هێز و پارە لە یعنی نەهاوسەنگی دروست کردو بەرامبەر بۆی زەوی وەک دەبینن کە ئێستا تایان قورسرە لە تاقەی تریانە وەیە ئەم هەوڵەی ئێمە خەڵکانی خاوەن بە ئیرادەین و بە دڵنیاییەوە بێهیوان نابین و بە ئیرادەی خۆمانەوە چۆن لە ڕابردووە کارمان کردو ئێستا بە هەمان شێوە کار دەکەین. یەکەم کاریشمان ئەوە ئەبێت کە لە سبەینی ئێمە وانەی ژینگە پارێزی ئەڵێنەوە بەڵکو کەسانی کە ناپەرلەمانن. لە سنووری پارێزگای سلێمانی 300 کێسی فەرماندەی ژینگە کە 37 کێسی ناوچەی تەنزەڵ شارەکێ و بەر لێبوردنی گشتی کەوتون. ئەمە لە کاتێکدا ژمارەیەک لە هەوڵاتیان سزا دەدرێن کە تاوانیان نەکردووە. ئەو یاسایانەی کە دادپەروەری بۆ سروش بەدی دەهێنن نەک ئەو یاسایانەی کە بەخواست و بە ئارەزووی ئەو کەسانی کە خاوەن دەسەڵاتن جێبەجێ دەکرێت و لە پێناو بەرژەوەندی ئەوان جێبەجێ دەکرێت نەک لە پێناو ئەو کەسانەی کە خاوەنی پارە نین و خاوەنی هێز نین واتە لە دژی ئەوان جێبەجێ دەکرێت و لە پازانجی ئەو کەسانی کە خاوەنی هێز و خاوەن سەرمایەن. هەروەها وتیشی دەبێت ژینگە